سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوەی ئازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. خۆکوژی دوو کچی مێر منداڵ لە جوانڕۆ و سەڵماز. گواستنەوەی 5 هاوڵاتی بۆ زیندانی شنۆ. تیرۆری یەکێکی دیکە لە فەرماندەکانی یەپەگەل لە ڕۆژاوای کوردستان. ناڕەزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە ساری وێسفەهان. ڕێپێوانی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە ئەهواز. قوربانیبوونی دەیان کەس لە هێرشی موشەکی ئۆکراین بۆ سەر ڕۆسیا و هێرشی چڕی ئەمریکا بۆ سەر بنکەکانی سپای قۆچ لە سووریا. درێژێ هەواڵەکان. خۆکوژەی دوو کچی مێر منداڵ لە جوانڕۆ و سەڵماز. ڕۆژەی شەممە 9 بەفرانبەری 1402 هەتاوی دوو کچی مێر منداڵ لە شارەکانی جوانڕۆ و سەڵماز بۆ هۆی کێشەی خێزانی کۆتاییان بە ژیانیان هێنا. بە پێزانیاریەکان کچێکی تەمەن 16 ساڵی خەڵکی جوانڕۆ بە ناوی موژدە محەممەدی و کچێکی مێر منداڵی خەڵکی گوندی گۆزەڕەشی سەر بە شاری سەڵماز بە ناوی ڕۆژینە ڕەنجبەر بە هۆکاری کێشەی خێزانی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. نەبوونێ و هەژاری هاوسەرگیری زۆرەملێ لە تەمەنی منداڵی، کولتوری پیاو سالاری، نەبوونی ئازادی، بێکاری و بێهیوایی لە سەرەکی ترین هۆکارەکانی چوونە سەرەوەی ئاماری خۆکوژی لە کوردستان. گواستنەوەی 5 هاوڵاتی بۆ زیندانی شنۆ. ڕۆژەی شەممە 9 بەفرانبەر 5 هاوڵاتی بە ناوەکانی یاعقوب مەحموودی ئازار، یوسف ڕەحمانی، بەهمەن مەحموودی ئازار، پیرۆت تابناک، خۆشناو عینی و موحسین عەزیزی خەڵکی شنۆ بە مەبەستی جێبەجێکردنی سزای بەندکران بۆ زیندانی ئەو شارە ڕاگەزراون. لقیەکی دادگای انقلابی شنۆ ئەو 5 هاوڵاتیان بە ئەندامەتی و هاوکاری لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم تۆمەتبار کردووە. بە پشتبەستن بەو بڕیارە یاعقوب مەحموودی ئازار بە 7 ساڵ زیندان، یوسف ڕەحمانی بە 2 ساڵ و 5 مانگ زیندان، بەهمەن مەحموودی ئازار بە 7 ساڵ زیندان، پیرۆت تابناک بە 2 ساڵ زیندان، خۆشناو عینی بە 2 ساڵ زیندان و موحسین عەزیزی بە 2 ساڵ زیندان سزا درراون. تێرۆری یەکێکی دیکە لە فەرماندەکانی یەپەگا لە ڕۆژاوای کوردستان. بە پێی ڕاگەیاندنی دەستگای میتی تورکیا فەرماندەیەکی دیکە هێزەکانی پاراستنی گەل یەپەگا بە ناوی عومەر عەبدوڵڵا دەحام لە عەمەلیاتی هێزەکانیان لە شاری تەبقای ڕۆژاوای کوردستان گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتی دەستگای هەواڵنێری ئاناتۆلی عومەر عەبدوڵڵا دەحام فەرماندەی هێزەکانی یەپەگا لە شاری تەبقا بووە و لە چەند هێرشی گەورە بۆ سەر ئەرتەشی تورکیا و بە کرێگیراوە ئیسلامیەکانی تەحریری شام دەستیە بووە. جێگای ئاماژەیە کە ڕۆژی پێنجشەممە هەفتەی ڕابردووش فەرماندەیەکی دیکەی یەپەگە لەلایەن دەستگای ئەمنیەتی میتی تورکیا لە کانتۆنی حەسەکە تێرۆر کرابوو. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری و دوورگەی سیری. ڕۆژی یەکشەممە 10 بەفرانبەری 1402 هەتاوی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەکانی ئاغاجەری و دوورگەی سیری لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرکوبەر پرسیارەتی پێرسۆنێلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵات لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوو. ناڕەزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە ساری ویسفەهان. ڕۆژی یەکشەممە 10 بەفرانبەری 1402 خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئێران بۆ جارێکی دیکە دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەوە. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست بە پێڵی هەژاری، دابینکردنی بیمەی تەکمیلی، بەکردەوە دەراتنی گەڵاڵی هاوسانسازی، گەڕانەوەی سربەخۆی بۆ سندوقی خانەنشینی سەنعەتی فولاد و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵات بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ڕێپێوانی خانەنشینکراوانی تامین اجتماعی لە ئەهواز. خانەنشینکراوانی تامین اجتماعی لە ئەهواز و شوش ڕۆژی یەکشەممە 10 بەفرانبەر لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی مەعیشەتی
خۆپیشاندانیان کرد. بە پێڕەواڵی هەر هەفتە خانە نشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی ئەهواز و شۆش دەست بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خانە نشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵەی یەکسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە بواری مەعیشەتیان بوو. یان لە دەستدانی کرێکارێکی ئەفغانستانی لە تاران. شەوی شەمە نۆی بەفرامباری 1402 هەتاوی کرێکارێکی ئەفغانستانی بەهۆی داڕمانی دیواری کارێز لە ناوچەی کۆساری تاران گیانی لەدەستا. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی ئەفغانستانی لە کاتی کارکردن لە بیرێکی ئاو لە ناوچەی کۆسارانی تاران بەهۆی ڕوخانی دیواری بیرەکە و نەبوونی کەرەستەی ئیمەنی گیانی لەدەستاوە. شانی باسا کاوڕووداوە کاتژمێر 11:30 شەوی شەممە ڕوویداوە. کوژرانی سوختبەرێک بە تەقەی ڕاستەوخۆ لە سەراوان. ڕۆژی شەممە نۆی بەفرامبار سوختبەرێکی بەلوچ بە ناوی عەلی گومشادزەهی تەمەن 21 ساڵ بە تەقێزەکانی ڕژیم لە شارستانی سەراوان گیانی لەدەستدا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز سوختبەرێکی ماتۆرسواری خەڵکی گوندی سینوکانی سەر بە شاری گوڵشەن بە ناوی عەلی گۆمشادزەهی بە دەستڕێژی گولەیەزەکانی یەگانی مێرسادی سەراوان گیانی لەدەستداوە. بە پێی ئاماری کەمپەینی چالاکانی بەلوچ لە ساڵی 2023 زاینیدا بەلانی کەم 200 سوختبەری بەلوچ بە ڕووداوی هاتوچۆ یان تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی کوژراون و بریندار بوون. قوربانی بوونی دەیان کەس لە هێرشی موشەکی ئۆکراین بۆ سەر ڕۆسیا. ڕۆژی شەمە نۆی بەفرامبار ئەرتەشی ئۆکراین لە وەڵامی موشەکبارانی شارەکانی ئەو وڵاتە لەلایەن ڕۆسکیەوە شاری بێلگۆڕودی لە ڕۆسیا موشەکباران کرد و بەهۆیەوە دەیان کەس بوونە قوربانی. بە پێی راپۆرتەکان 2 ڕۆژ لەمەوبەر ئەرتەشی ڕووسیا گەورەترین هێرشی پەهبادی و موشەکی کردە سەر شارەکانی کیێڤ، خارکیڤ، دێنپڕۆ، ئۆدێسا و خێرسۆن و بەهۆیەوە 39 کەس گیانیان لەدەستداوە، 150 کەسی دیکەش بریندار بوون. لە وەڵامی هێرشەکەی ڕووسیا ئەرتەشی ئۆکراین چەند ناوچەی لە شاری بێلگۆڕۆد کردە ئامانج و لە کامی و هێرشەدا 18 کەس گیانیان لەدەستدا و 110 کەسی دیکەش بریندار بوون. و دوایین هەواڵ سەبارەتە بە هێرشی چڕی ئەمریکا بۆ سەر بنکەکانی سوپای قودس لە سووریا. شەوی شەمە نۆی بەفرامبار چەند پێگەیەکی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لەلایەن ئەمریکاوە کرانە ئامانج و بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ کوژران و برینداری لێکەوتێتەوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕاگەیاند. درەنگانی شەوی ڕابردوو هێزەکانی هاوپەیمانان لە ڕێگەی موشک و فڕۆکەی جەنگیەوە چەند بنکە و پێگەیەکی گروپە چەکدارەکانی نزیک لە ئێرانیان لە دێرەزور و سنووری سووریە و عێراق بردومان کردووە. تا ئێستا هیچ سەرچاوەیەکی فەرمی زیانی هێرشەکانی شەوی ڕابردووی بۆ سەر گروپە چاکدارەکان ڕانەگەیاندووە. لەلایەکی دیکەوە بەهۆی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئەبوو کەمال 23 چاکداری سەر بە ئێران کوژراون کە 5 بە ڕەگەز سووری و 18 لوبنانی و ئەوانی دیکەش عێراقی و ئێرانین. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد و کامەران.